خۆشەویستان و عزیزان لە هەرکێوەکەمان بینن سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەگەڵتان ئابووم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەمان تەوەری بەرنامە باس لە کێشە و گرفتەکانی ئێسک و شکاوی دەکەین بە میوانداری دکتۆر ئیسماعیل بابە ڕەسوول کە پزیشکە لە بواری نەشتەرگەری ئێسک و شکاویدا. لە هەمان کاتە ئەمانەوێت تیشک بخەینە سەر کێشە و گرفتەکان و لەگەڵ ئەوەشدا خۆتان شێوازی بەرنامەکەتان بینیوە لەگەڵ پزیشکەکەماندا سەردانی لای هاوڵاتیانەکەی لە نزیکەوە لە بارودۆخی تەندروستیانە پرسینەوەن و هەر هاوڵاتێکیش خۆی هەر کێشێکی هەبێ لە بواری بەرنامەکەیان لە تەوەرەکەدا ئەتوانن لە نزیکەوە پرسیار لە پزیشکەکەمان بکەن. ئێوەش ئەتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئێمەیە ببێننەوانێ تا سوودێکی تەندروستیش بە ئێوە بگەێنی. خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت خۆشحاڵمەوە لەگەڵتان ئابم هاتم بۆ لای دکتۆر ئیسماعیل بابە ڕەسوول خۆشتان نەزانن کە پسپۆرەکەی لە بواری نەشتەرگەری ئێسک و شکاویدایە ئەمە لە نزیکەوانە پێشەوەی بچینە لای هاوڵاتیان و هاوڵاتیان بدوێنین لە نزیکەوانەیە چەند پرسیارێکی لێ بکەم دواترەچینە بەردەم پرسیارەکانی هاوڵاتیان. دکتۆرگان سڵاو لێ بەتۆنی. سڵاو لە خۆشتان بەخێر بێنیخوا. سپاس دەکەم تەندروستی چۆنە؟ یاخوا هەمیشە باش بی. دکتۆر ئەمەوێت پێشوی بچینە لای هاوڵاتیان ڕاستە خۆیان بدوێنین لەسەر بابەتێک قسە بکەم بگومان خۆمان نەزانین کە بۆ نمونە چەنەها جۆری پێمان هەیە پێی خوارمان هەیە پێی پلاتمان هەیە پلاتفوتی پێ ئەوترێت پێمان هەیە بۆ نمونە بڵێن قەوسێکی زۆر نییە یان خودت کەمە ئەم پیانە چۆن ئێمە جیاکاری بۆ بکەین و چیان بۆ بکەین هەرچەنە من شتێکیشم هێناوە لەگەڵ خۆمان بگومان ئەمە لە پێیەک و بۆ پێیەکی تر جیاوازە من نازانم ئەمە بۆ چ جۆرە پێیەک ئەبێت حەزەکەم خۆت وردەکاری هەم لەسەر ئەمە بگومان چەندین جۆری دیکەشمان هەیە حەزەکەم خۆت وردەکاری لەسەر بۆی ڕوون بێت بۆ هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی تازە لە دایک بوو ئەکە یان تەمەنیەگاتە 2 ساڵ و نیو لەوانەیە پێیەکانی جیاواز بێت یان پێیەکی قەوز بێت و پێیەکی پلات بێت فلات بێت چۆن بتوانین مامەڵە لەگەڵەمانە بکەین دایک و باوک مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکە بە تەندروستی. مناڵ زۆربەی کە لە دایکە بێت تقریبان لە ساسیشیان فلات فوتن یانی قاچیان تەختە طبیعیەتر بە پێی ئەوەی کە ئەسنە تقریبان 2 ساڵ و پێ ئەگرێتە بەرەبەرە قەوسەکەیان دروست دەبێت لەبەرەوە ترسی نییە زۆر هەنیەکەی درەمێنێتەوە ئە قاچی تەختە و هەنێکی شێ قاچی قەوسەکەی زۆرە ئەوانی کە تەختن عادەتەن ئێمە ئەبێ ناوکەفیان بۆ بەکاربێن لە پێگرتنەوە تا ئەوانی زۆربیان تا 6 ساڵی زۆربیان چاکە بن تا 9 ساڵی هەنێکیان لەبەرەوە دەستکاریان ناکەین پێی شێت نەشتەرگەری بۆ ناکرێت تەنها ناوکەفی بۆ دروستەکرێت ناوکەفەکە عیلاج نییە خۆی چاکە بێ یعنی سەر نیێت و ناوکەفەکە چاکی ناکە خۆی چاکە بێ. زۆر گرنگە چۆن بتوانێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ قاچێکی شکاوە بکات یان دەستێکی شکاوایان چوزانم پشتی کە عزێتی ئەگات چۆن بتوانین مامەڵێکی تەندروستکەین بۆ ئەوەی ئەمە هەم هۆشیاری بێ بۆ کۆمەڵگە هەمیشوانی کە یەنە لای بەڕێز ڕێنماییکیان بیتان. وەڵا شکاوی تەوان خەڵک وازانە بەستەنها ئێسقان نییە ئەسڵەن گۆشتە ئەزەڵەکانە دەماری خوێنەکانە عەسەبەکانە هەموو شتێکی تایە لەبەرەوە کە قاچێک گەشتکێ ئەگەر بە جوانی تەرتیبی نەکەی بینێریتە خەستخانە احتیمالە بۆ خوارێ بێنی احتیمالە زیاتر عەزێتیەدا زیاتر عەزێتی گۆشت و دەماروشتەکە هەیەت لەبەرەوە باشتر وایە ڕێنماییەکان ئەو کە ئێستا هەیە ماشەڵڵا ئیسعافێکی زۆر دانراوە ئەوە دانراوە هەموو کاتێکیش حازرن ئەبێ ئەو تیمە بچێ بیهێنێ شتی بەسیت ناڵم مەسە مناڵەکە شکێت تۆزە دەسی عەزێتی تێگاگەین بەس شتەکانی قاچکانە ڕانشکانە پشکان ناوێت بە هیچ شێوەیەک دەستکاریکەی هەر نابێت لەژێر سیارە دەریکەنەوە ئەو خەڵکی ماچ لەژێر سیارە نابێت بە سیارە بەرزکرێتەوە مەسەرەن ئەبێ بە یەک یعنی بە 3 کەس بەڕێکی هەڵیگر بیخەنە سەر ئەو شوێنێکی گوێزنەوە زۆربەی نەخۆشەکان لە 180یان
لە وەختی حادسەکە تووشی شەلەل نەبوون لە جێزانەوەیە تووشە بن لەبەرەوە ڕێنماییمانەوەی هەر وەکو یعنی عیلاقەمان نەبێت لە یەکێک مەسەڵەن خوا نەخواسە حادسەیەک ڕۆیان لەویە کەس نەچێت بەلایە و بڵێ من وەڵاهینم و وای لە یەکەم جەروێ زەری پێگەیەنی با چارەشێک تەخیر بەقەی چێکە زۆر باشترە لەوەی کە زەری زۆر پێ بکات بەڵام بۆ دکتۆر هەیە من ئەوەی سەفەرێک لە ئەوروپا بووم ڕۆشین بەلای حادسەیەکە برادەرێک گوتی ئەوەی لەگەڵ ماوتی بازوو بڵێتم بۆ ئەگەر دکتۆر بێ ئیجباری دابەزی سەیریکەیت و معالەجی بۆ بکەیت ئەگەر بزان دکتۆرێک بۆ لای ڕۆشت و گوێنێەوەتێ نابێت من ئەوەم بیزیانی تا چەند ڕاستە ئەوە دکتۆرشم زیاتر لێ هێزار یعنی مافی ئەوەی هەیە ڕاستە کاتە ڕێنمایی بەڕێزت ئەوەیە کە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ کەیسەکانە بکەین لەگەڵ و حاڵەتی کە ڕوای ترمیناڵە یاخود گەورەیە لە خۆمانەوە دەستکاری کەسەکان نەگەین هەتا ئەمبوڵانسێت کەیسەکە ئەگوازێتەوە دکتۆرگیان من سوپاس دەکەم جاوا بەڕێکەوین بۆ لای پرسیاری هاوڵاتیان ڕاستە خۆیان هەرچیکان هەبێ حەزەکەم لە زاری ئەوانی شەوانەیە هەموو وەڵام وەرەگریتەوانێ بەڕێزت هەمیشە ئەوانیش وەڵامی بەڕێزت وەرەگرن بێگومان پرسیارەکانی ئەوان جیاوازترە لە پرسیاری ئێمە کاتە گەر ئامادەی با بڕۆی من بە خۆشحاڵیەوە سپاس دەکەم خۆتان بینیتان چوین بۆ عیادەکەی دکتۆر ئیسماعیل بابە ڕەسوول کە پسپۆڕە لە بواری نەشتەرگەری ئێسک و جومگەکاندا و شوازی بەرنامەکەمان بەم جۆرەیە هەر لەگە پزیشکەکەمانە سەردانی لای هاوڵاتیانەکەی هەروە باویش بووە کە هاوڵاتیان سەردانی لای پزیشکەکەن بەڵام ئێمە ئەمڕۆ پزیشکەکەمان هێناوە ئەمانوێت لە نزیکەوە باسی ئەم تەوەری بەرنامەیەمان بکەین بەخێرهاتنی دکتۆرەکەم و دەچینە لای هاوڵاتیان دکتۆرگیان سڵاو لێ بخێروی سپاس مەمنون دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم پێت چۆنەکە هاتینە ناو خەڵکەوانێ و ڕاستە و خۆت بەرکەوتەی ئەوەتە بێت کە خۆیان خودی خۆیان پرسیارەکان لە بەڕێزت بکەن وڵای منم چاو پێکوتنانم پێ باشە حەزەکەم لە خەڵکەوە نزیک بین خەڵک دکتۆر زۆر بەوە تێنەگا کە دوورە لە کۆمەڵگاکە و دوورە لە هاوڵاتیانەوەوانە هەر کوڕی و خەڵکە و ئەبێ لە یەکتێگەیشتن هەبێت ئێستا بەڕاستی یەکتێگەیشتن کەمە لە بینی خەڵک و دکتۆرە حاجزێکمانەوە حاجزە بشکێنین هەر بۆ ئەوەش چەنەها جارە بە سیمینار و ئەمانەش بکەین لە بینی پزیشکەکان و خەڵکە بۆ تێگەیشتن لە یەکتر تێگەیشتن لە یەکتر بزان کە دکتۆریش کوڕی و خەڵکی و ئینسانێکی تەبیعیە و لەگەڵ ئەوانە نەک بۆ شەوە ئێستا لە کۆنەوە کە هاتۆ دکتۆر زۆر جیاوازە لە خەڵک ناوە کاتە بم شێواسە ئەتوێت ئەوە بگەێنی بم شێواسە سادەی کە یینە ناو خەڵکەوانێ ئەمە خودی خۆتانە بەڵێ ڕاستە حەزەکەم بۆ شێوەیە بێت ئێمەش لە ناو خەڵکابین زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر خۆشە بین و ئیتر پڕە لە خەڵک ڕاستەکەی دکتۆرگان ئەچینە لای هاوڵاتیان کۆمەڵە خەڵکە بینم لێرە دانیشتون ئەمە حەزەکەم خۆیان لە نزیکەوە پرسیار لە بەڕێزت بکەن و بێگومان ئەومان بیر نەچێت من لەسەر شتێک قسە بکەم مناڵ نییە لە ماڵێکە قاچێکی یان دەستێکی نەشکا بێت حتمەن وایە جا ئەمە ئەگەڕێتەوە بۆ کێشەی ئێسکی یان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتا ئەم ئێسکە پتە نییە ئەم منداڵە نازانێت چۆن مامەڵە بکە ئەمە دوایی بێگومان نەچمە ناو ئەو پرسیارانەوانێ جا تەمەنەکانیش لە 12 تا 16 ساڵی زۆر ئەو پێک بەرکەوتنەی ئەبێت بۆ شکاوی کۆمەڵە خەڵکە بینم با بچینە لایەن دوایی لەسەر ئەم پرسیاری خۆم وەڵامێکم بیتوانێ با بچم بۆ لای ئەم مامەیە سڵاو لێ بێ مامەگیان چۆن تەندروستی چۆن ناوی بەڕێزت کاک سەردار ئێمە پزیشکێکمان هێناوە ئەویش دکتۆر ئیسماعیلە پسپۆرە لە بواری نەشتەرگەریەکانی ئێسک و جومگا جا پێم خۆشە خۆ دەگە هەر پرسیارێکت لێ هەبێ بۆ نمونە لە هەموو ماڵێکە یەکێک یان قاچێکی دشکاو یان دەستێکی شکاو جا بزانم پرسیارەکەی بەڕێزت چییە وەڵام من نەزانیی 2019 هەرسەر کورسیەکی ئاوا احتیاطی دانیشتبوو لەگەڵ هەستانەوەم قاچم گیرما بە کورسیەکە کەوتم هەر ئەو کەوتنێکی احتیاطیە تقریبا 4 دزی تێکەوت
حاليا چوار بڕگوتیا لەکوێ بەڵێ بڕغویە هەر پلێتیشە لەگەڵێ پلێتیشەیە بڕخۆکێ بەتەنیا بڕغووە سا شوێنەکەشی دیار لەکوێ بۆ کوێیە بالضبط نەگەشت بۆ حوزەکەەوە ئەلێرە بووە بەڵێ بەڵێ تا ئێرە تقریبا دکتۆر لەم حاڵەتی ئەمە کە ئەڵێ پرسیارێکت کرد وتت پلێتە یان بڕخووە جیاوازی لە بینی پلێت و بڕخوا چییە بۆی بۆ ئێمەش و بۆ بینەرانیش ڕوون بێتەوانێ لەم حاڵەتی ئەمە بۆ بەستەنها بڕخووی دانراوە پلێتبان هەیە ئەوەی کە کوونەکانی تیا و بە بڕغوو سابتیەکەین بە ئێسقانەوە بڕغوشمان هەیە بە تەنیا بۆ هەنوشم بەس بڕخۆکە بەکارێنین بەس تەنها بڕغوو بڕۆکانیش شێوەیان هەیە دیشی تەواوە هەیە نیو دیشە 32 ملیمی دیشە هەنێکیش 16 دیشە بەڵێ هەنێکی ناو بڕخۆکە کوون کراوە کە وایرێکە کە بە تەلێگە چیتە ژوورەوە بە وایرێکە چیتە ژوورە بۆ ناو ئەو شوێنە ئەبێ بەسەر ئەو وایرەیە بڕۆی بۆی ڕێک بتوانین داینی وایرەکە ڕێک پیشانەیە بەسەوە وایرەیە بڕخۆ ئەنواعی زۆرە پلێتەکانیش ئەنواعیان زۆرە ئێستا خۆشبەختانە پلێتەکان وا دروستکراون بە پێی شێوەی ئێسقانەکە تەشریحی ئێسقانەکە چۆنە شێوەکەی چۆنە بۆ شێوەیە دروستکراون کە پێڵەن ئەناتۆمیکەڵ پلێت بۆ هەموو شوێنێک دەتوانین بۆکو جاران نەما جاران پلێتەکانمان ڕێک بوون تۆزی خۆمان خواردمانەکە دۆستان نا بەعینی شێوەی ئەو ئێسقانە مەسەن بۆ لای ئەژنۆشکا بێ لای تۆپەی سند شکا بێ لای هەمووی شێوەی خۆی هەیە و بە ئەو شێوە دابەزێ ئەمە نەوعا پلاتینەکانە ئەمەی کاک سەردار باسیەکە ئەوەی تەسەوریەکەم ملی ئێسقان تۆپەی سمتی شکاوە بەڵێ بە سێ بڕگو تا چوار بڕگو درێژ سابتەکرێ شکانەکەی دەبان لە شتێکی بچووکەوە ڕوویاوە دیارە ئێسقانەکەی ناسکە لەگەڵ تەمەنا ئێسقانمان هەموو تووشی هەشاشڕانن ئەبێت نەگەشتە حوزەکە قوربان ناگاتە حوزەکەەوە چون بڕغوو بێت ئەوەی جەنابە باسیەکەی لە سێ بڕگو یا چا بڕگودانرێ درێژم بڕغوەکان ئێستا بڵێن ئەمە ڕانەکەیە لێرەوە کورێکیان تێ کردو یان دیارە بەس سێ بڕغۆکە لێرەیە لێرە و پلێتەکان تێکردووە بەس بڕخۆکەیە تۆ ناڵێتی تیانە من لە بەند جابووم نازانم ئێستا تۆ ئەشعەکە و سێ بڕغوو نەبوو با سێ بڕغووی درێژ نییە سێ بڕغووی درێژ نییە چۆتە ناو ئەوەی ڕاستی بێ وەڵایی نایەتە خاڵم و نازام سێرم بەڵێ یەکێ لەو شکاوێنە پێڵەن شکاوی ملی شکاوەکە نەوتی درزی تێکەوتووە بەڵێ ئەخر دەرەجاتی هەیە لای خەڵک شکاوی و درز فەرقی هەیە لای ئێمە نا شکاوی هەر شکاویە جا درز بێ یاخود تاو لێبوو بێتەوە ئێمە وای پێ ناڵین ئێمە هەر پێڵێن شکاوی بەڵام تەصنیفەکرێت دەرەجەیەکمان هەیە مەسەن درزیەکە بە تەنها دەرەجە دوومان هەیە تۆزێک لایە دەرەجە سێمان هەیە بە تەواوی لایە گۆشەکانە گۆڕێ و ئێمە عادەتەن ئەو شکاویانەی کە زۆر لاچوو بێت زۆر لە جێی خۆی لاچوو بێت ئەیهێنینەوە ئەیکەین بە درس ئەخێنەوە شوێنی خۆی ئەیکەین بە درز و پلاتینەکەی بۆ دانێ یعنی درزیجە شکاویە لەسەر ئەوە قسە بکەین بێگومان بەس با ئەم پرسیاری لێ بکەم باسی ئەوەت کرد درز و شکاوی ئایا لە جێچوون و درز و شکاوی پۆلێن بکەین ئەمە هەمووی یەک شتە یەخ نەخر جیاوازە شکاوی شتێکە دەرچوون شتێکە دەرچوون لە جونگای ڕواە شکاوی لە ئێسقانە ڕواە لە حاڵجا کەسی کەیسەکەمان چۆن بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین ئەگەر شکاوی نەبێت دەرچوون بێت هەموو کەسێکە توانێت ئەم مرۆڤە بۆن منەگەر قاچی بەیان شوێنێکی دیکەی بە توانێت ئەم مرۆڤە بە ئاسانی ئاوا هەڵبگرێت و بخاتە ناو ئۆتۆمۆبیلەکەیەوانی و بڕۆم بۆ لای پزیشک یان نەخێرە شێوازی خۆی هەیە نەخێر بە هیچ شێوەیە ڕێپێدراو نییە لە هیچ حادیسەیەکە خەڵک بێت وەلو لە وڵاتی ئێمەیە بە ناوی ئینسانیەتەوە شتانە کۆیەکەنەوە بە بەتانیەکەی هێنەوە ئەوانە ئەمە مرۆڤایەتەکەی باس بەس خۆی علمیە نابێشتیوە ئەبێت تەلەفۆن بکرێ ئەبێ ئیسعاف بێ ئەبێت تیمێکی خاص بێ هەڵیگرێ
تۆ تەسەورەکەی شکاندنی فەقەرات کە یەکەم جارە شتی ئینسانەکە لە وەختی حادیسەکەیە تووشی شەلەل نەبووە زۆربەی یعنی زۆربیان کە لە وەختی جۆزانەوەکە و دەرهێنانەکەیە تووشی شەلەلە بوون. باشە دکتۆر من ئەو کاتێک کە کەوتم بەڵێ یعنی توانای هەستانەوە نەبوو ئازارێکی زۆر دوایی بە دووسێ کەس سەریان قسمە ناو تەکسیەک بردیان بۆ خەسخانەی 400 قەرۆلەکەی شەستێکە لێ ئەوەی ڕاستی بێ ئینسان نازانێت لە تەلەڤیزیۆنە بێڵیان نە ئەو احتیمامە نەبوو کوڕێکم لە خەسخانەی شۆڕشە ئەتر شەو بردمی بۆیە لێ کامل هینیان بۆ کردم فەحس هۆشتانە شعیان بۆ گرتم کاتە ئەمە ڕێگە تەندروستەکە بەڵێ بێ ئافی بۆ بێ ئازاریەکە ئالێکە سەر شەستێکە هەلێ ئیسحابی شامۆناردم بە نەقالە بەرزیان کردمەوە یانی توانای ئەستانەوەم نەبوو ئازارێکی زۆریشە بوو ئایا ئەم بڕوەکە ئێستا بەیانداناوم چەند ساڵ هینی هەیە مەفعولی هەیە بە کوردێکی خۆمان ئەتوانی ئەزای مشکلی ئەو شکاوی ئێسقانی جەنابە بەوە باش بۆ دەرزێک بووە زۆر لای نایەوە ئەگەر زۆر لابات بە ملیمەتراتیش مشکلی ڕەشبوونەوەی تۆپەکە زۆر زۆرە وازە پێشیان وتی تۆپەکە ڕەشە بێتەوە ئەوسا ناچاری تەبدیلی مەفسەڵی کاملی بۆ بکەیت طبعاً متابعەیەکی زۆری خۆشە بینی وتە چەند مانگ بەدا شەق ڕۆشتووی نابێ قاچەدانێ تقریباً 3 مانگ بەڵێ 3 مانگ بەدا شەق ڕۆشتم من دوایەوە دوایە گۆچانێکم کرد بەدەستەوە دوای احتیاطی وتی گۆچانەکەش بڕێە شانسەکەی خۆت بووە کە بۆری خوێنەکان نەقرتاون چون زۆرەکە لایە بۆری خوێنەکەی کاچێ بچووکن کاچن بۆ تۆپەی ئەو کلۆتە مەفسەڵی کلۆتە جوگەی کلۆتی جەنابە ئەوە بۆریەکانە قرتێن کە تاان بەدەست کەس نییە چکم دەرچوون لەو شکانەیە ئاوە یا ئەسنە بینی شکاوێکەوە وەکو سۆندە چۆن قەدەبێ یاخود دەقەتێ ئەو سا خوێن ناچێت بۆ تۆپەیە عملیاتشی بۆ کەین جوان جوانێتەوە شوێنی خۆ بەس دوایەوە ڕەشەبێتەوە زۆر بەیان وایە لەبەرەوە ئەوەی جەنابە ئەلحەمدوللا درزێک بۆ دیارە بۆ وێ باشتری بووە بۆ عملیات دیارە باشی بۆ کراوە ئینشاءڵڵا ئەوەی جەنابی ئێستا موهیمە بیکەیت تۆ بێ بزانی بۆ ئێسقانەکەت بە ئاسانی شکا ئەبێ فەحسێکی ئەوە بکەی ئایا ئێسقانەکانت چەند قووەتێکایە ئێمە مشکلەکەمان لەوایە ئەوەی کێت نەخۆشەکان زۆر بەیان ئیتر تەمەەن خۆ دەزانی لەگەڵ تەمەنە شەو مەساڵە کەوت و قاچم لە شوێنی غەڵقساوە واملاتوە ئێسقانی یەشتێ بۆ ئێسقانەکەی زەعیفە نەچوە عیلاجیکە لەبەرەوە لای من ئێستا پێ دەڵێم بەڵێ ئەبێ تۆ هینکەیت خۆ پاراستن باشتر لە چارەسەر جەنابە ئێستا مەسەن جەنابە گەرنتیە دێ ئەم لە شکانیشترە ئەمڕانی ترێ ناشکی ئەم قاچەی ترێ بۆ ئێسقانەکەت لەوانەیە زەعیفە لەبەرەوە بێ عیلاج بەکاربێنی عیلاجەکانی حەب هەیە دووسێنەوە حەب و دەرزی هەیە تەبعاً ئێوە مشکلەمان چیە جەنابی ئێستا نانەخۆی احتیاطی کالیسیۆمیشە خۆی لەگەڵ چکم هەموو خواردنەکان تقریبا کالیسیۆمێنتیایە بەس ئەم کالیسیۆمە ناچێتە تەمان لە ڕیخۆڵەوە ئەبێ بگوش بچێ بۆی چۆ بۆ ناو خوێن لە خوێنەوە چێت سەر ئێسقانەکە قووەتی ئێسقانەکەدا ئەمانەمە ڤیتامین دیەوێ ڤیتامین دی ئەبێ لە ڕیخۆڵە یارمەتی ئەوە ڕیخۆڵە کالیسیۆم بەمژێ بیخاتە ناو خوێنەوە لەو وەختەشە شتێکمان ئەوێت لە تەمەنە یا لە خۆشمانە کە ئێستا هەمانە مادەیەک هەیە لە جیسمە هۆرمۆنێک هەیە ئەو کالیسیۆمە ئەنیشێنێ لەسەر ئێسقان ئەمن هینی مینە هەیە کە ئوسترۆجینە و پیا و تێستۆستیرۆن و ئەمانە یارمەتی دەیە کە ئەو قووەتە هەبێ پێتر لە یانی عمرایتر ئافرەت نایمێنێ چ خواردنێک باشە ئینسان بیخوارد ئێستان باسیەوەت بۆکەم بەکارێنانی دەرزیوان دەرمانە مشکلەکەەوەیە لە دوای سنلیە ئەس ژنان بۆ پیاوانیشکەی تر لە دوای 7 ساڵەوە ئێسقانیایتر بەرەبەرە هین نەبێت تاڵبوونەوە بێتەوە مە بەستت هەشاشە پوکانەوەی وایە دەکرم هەیە و زەختیشم هەیە
لەبەرەوە ڕۆشتن خوێن باش ئەباتەوە بۆ بەڵێ بۆ دڵ و لێو فڕێدا و ئەمانە ڕاست دەکەی بەڵام بەهێزکردنی ماسوولکەکانی جسم ئەوە بە ڕاضەی تر ئەکرێت یعنی تۆ ناتوانین من بڵێم هەرا ڕۆم شان و مل و سنگ و سکم بەقوە دەبێت نا مەجموعەیەشتە قووەتێکی تێت خوێنەکە باشترە باتەوە کۆندیشناڵە زیاتر تۆ وەڵامی پرسیارەکە نایەمەوە ئەوتم چ خواردنێک باشە ئینسان بیخوا بە تایبەتی بەیانیان قوربانجان هەموو ئەو خواردنانێ ناخۆم تۆ ناخۆم تا جەنابە ڕۆژی 1 گرام کالیسیۆم دەوێت هەموو ئینسانێک 1 گرام کەمتر وڵای لە هەموو سەوز و خواردنەکانە هەیە لەخوا بە زیابی بەڵام مشکلەکە لەوەیە چۆن ئەیخیتە سەر ئەو ئێسقانە ئەگەر پوکانەوە ئەبێ ئەو مادێ لە جسما بێ بیخاتە سەر ئێسقانەکە کە پێڵێن ئەلەندرۆنیت یعنی بایفۆسفۆنیت و ئەمانە یعنی ئەمانە ئەبێ بدرێ بەو کەسانی کە ئێسقانیان زەعیفە پێڵێن هەر پوکانەوەی ئێسک یعنی بەتەنیا کالیسیۆمەکە چەندیشی بخوان ناچێت خۆشتەزانی جەناب شارەزایەکە کالیسیۆمیش بە حەب خۆی زۆر و ئەوانە بە ئەوانەی کە کەیتویانتیانە زیاترە کالیسیۆم هەیە کەیتوی لەگەڵایە ئەویش زەری هەیە بۆ بەرگی دووچینە ئەیوە نییە خۆتۆ ناوشت زەرری نییە باسکار ئینسان شەکرە هەبێت وەڵا خۆ شەکرەی تر شەکرە نەخۆشی نییە بەتەنیا بڵی نەخۆشیەکە وەکو ئینفلۆنزا ئەمان شەکرە سیندرەمە یعنی هەموو شتێک تێگە یاخۆ زەین لە چاوەوە لە بۆری خوێنەوە لە قسێکی قاچە سڕە بێ سێکی هەموو شتێکی تێگەیە لە ئینسانە بە پێی مروری زەمن ئەمانە لەبەرەوە شەکرە نەخۆشی یەک دکتۆر نییە هەموو لە نەخۆشی دکتۆری دڵ دکتۆری گورچی لە دکتۆری ئێسقان و شکاوی دکتۆری چاو هەموو یە بەیشی تیا بکات چون خۆزایی شەکرەی تر هەموو شوێنێکە گرێتەوە هیوادارم مامێکیان تەندروست باش بی وەڵامەکانت بە پێی پێویست وەرگرت بێت زۆر باش زۆر سپاس دەکەم خۆشەویستانێمە هەر بەردەوامە بین ئەچینە لای هاوڵاتیانی تر بزانین ئەو کەسانی کە لێرن لە نزیکەوە خۆیان چی تریان هەیە ڕاستەخۆ لە پزیشکەکەمانی بکەن دووبارە زۆر سپاس. باسی ئەومان کرد مناڵ جا ئەوە چوینە لای هاوڵاتیان بۆیە پێم خۆش بۆ وەڵامای کە پێویستە بدرێتەوە بە منیش و بە ستافیش و بە بینەرانیش. بەڵێ شکان لە مناڵە فەرقی هەیە بە پێی تەمەنەکان تا 2 ساڵیش کە شوێنێکیان پشتە بەنسبە میشۆ تا 5 ساڵ و 6 ساڵیش پێڵەن ئەبیوس یعنی خراپ بەکارهێنان ئاگا لێ نەبوونی دایک و باوک بۆ مناڵە نازانین ئەوە سەبەبە گەورەکەیەتی لە دوای ئەوە ئەچێتە ئەوەی ڕاکە ڕاک و چوونە دەرەوە و پێ ئەگرێت و قاچی باشە بێ ئەوانە ئەوە زیاتر لە هەروەکو هەموو ئینسانێکی ئیشکەر ئینسان تا ئیشکات و ئەوانە زیاتر تووشی حەوادیسە بێ ئەگەر یەکێک ئیش سەرکێشی بکەیت و هەروایە تر نا هەر ئیشی خۆت کە ئیشە ڕۆژانەش تۆ بە سیارە ڕێ بە سیارەی ئیشەکەی وەنیە ئەچێ مناڵێکە 12 ساڵ بۆ 16 ساڵ حەزی لە دەرەوەیە حەزی لە تۆپۆپێنە حەزی لە بازانە ئەم شتانە زیاتر تووشی ئەوە بن بە تایبەتی ئێستا مشکلیەکمان هەیە پێڵێن ماتۆر من زۆر جارەوە قسەیم کردو لە سەر ماتۆر ئێمە ئەم هەموو ماتۆڕە هاتوو دراوەتە دەزەم گەنجانە ئەوە سامانی وڵاتەکەی ئێمە بۆ مستەقبەل ئەم گەنجە نازانێت لە 12 ساڵە 16 ساڵن پێی خۆشە ماتۆڕ وا لێ بخوڕێت لەسەر یەکتایە سەریع بڕوە ئەمە ئەوە ئەزانەی ترەمە خەڵک سەیریەکە زۆر لای مهمە و هەرزەکاریە ئێمە شەروا بووین ئێمەش لە هەرزەکاریاوا بووین خاپێمان خۆش بۆ دەمان چەشمان پێوێت جاری وهەیەەوە نییە تر حەزەکەی شتەکەی سفتێکیشیان پێوە نییە بە قسەکەیانین هیچ محاین نییە ئەبێ حسابێکیان بۆ بکرێت چکم دایک و باوک
من بینیم و زۆربەی ئەوانەی کە ڕۆژانە تەبعاً دووسێ کەسێت بێگومان. دووسێ کەسێ بۆ خەستەخانە کە قاچی شکاوە ئەوانە دەستی شکاوە هەنێکی بەداخەوە ئەمرن کە لەوانەیە تا ئێستا لەم چەند ساڵی ئەخیرا هەزارەها کەس مردویان بەڵێ. ماتۆر ئەبێ حسابێ بۆ ئەمە بکرێ بەڵێ ئەم گەنجە نایزانێ دایک و باوکی کەینێرێ مەساڵێ چۆ بۆ ئیش بۆ دیلیڤەری چوزانێت چۆن لێ ئەخوڕێ بەڵام خۆ بێ بەشێ و هۆشیاریان هەبێ مناڵەکەی ئاگادار کاتەوە کە تۆ پێویستت بە کڵاوە پێویستت بەو ئێسقانانەیە بیخەیتە لای قاچەکانە دیان بۆ دەستت ئەمانەشتی زۆر زۆر سەرەتاین دکتۆر. لە عالەمە تۆوە مەزانە ئەوروپیەک بەڵێ زۆر ملتەزیمە ئەمریکیەک شتیوان نییە ئیلتیزامێکەیە پێڵێن قانون باچ دەگەیشی ئیلتیزاماتی عالەم وایە تۆ بۆ ئازانی ئەوروپیەک حەزی بەوە نیە سەرکێشی بکە و سیارەکەی سەرعی لێ بخوڕێ حەزی پێێتی بەڵام سیستەمێک دانراوە سیستەمێک بۆ دراوە پێڵەن غەرامەش تۆ ئەمانە دەوڵەت هیچی بۆ داناون ئەبێت دەوڵەت بۆیان بکە ئەمانە ئیلتیزامیان هەیە یەک گروپیان بۆ دەرەکەم لا شوێنە کاکرد ئەمانیان پێوە نەبێت بۆ حافیز بێت ئەیگرم عقوبەیە دەم پارەی لێسەم غەرامەیەکەم هەمووی کات ئەمانەیەشی دەوڵەت نیشی دایک باوک نین هۆشیاری زۆر گرنگە بڵاو بکرێتەوە تا گەنجەکان و کۆمەڵگەشت لەوە تێبگات کە ئەمەشتی زۆر زۆر سەرەتاین بە سیستەما تێپەڕێ بێگومان تووشێم کێشانە بۆ نابین بە منەڵێ خۆ بەسەرەوە لە سیارەکەتە بۆ قانونە بۆ من و زۆر بە احتیاجیشەی کەم و جاران خەڵک نەیەکری ئێستاییکە ئەمی شەرعی نشتە دکتۆرگان هاوڵاتیەکە بینم با بچینە لای ئەو دایی ئەچینەوە سەر پرسیارەکانی خۆشمە باشە فەرمو هەڵاتێکە بینم لێرە دانیشتۆ بە تەنیا بامە قسەی لەگەڵا بکەم مامەگیان چۆنی باشیت تەندروستی چۆنە وڵای باش الحەمدلله یاخوا باش بێ دکتۆر ئیسماعیلم لەگەڵایە پسپۆری چۆنی باشی نەشتەرگەری ئێسک و شکاویە وای جا حەزەکە مەگەر هەر پرسیارێکت هەبێ لەسەر شکاوی یان لەسەر کێشەکانی بۆ نمونە هەمومان لە ماڵێکە یان خۆمان قاچمان شکایان دەستمان شکا مناڵمان هەیە تووشی پێکدادانە بێت ئەچێتە دەرەوە سواری پاسکی لە بێت دەستێک کێشکیان قاچێک کێشکە جار لەسەر ئەماگەر حەزەکەم خۆت هەر پرسیارەکەت هەبێ فەرمولێکی وەڵا من خۆی لە پام سیارەمدا قاچ بشکان ئەساش پلاتینەکان ماوەردەگی کوێ قاچشکە ئەمە بەڵێ مەساش هەر دە بڕغیە ئەو دیمی شەش بڕغیە دوو پلاتینە بەڵێ دکتۆر توانین ببیننەوە سێرێکی بکەین ئەگەر بەڵێ. خۆشە بێ وەڵا مامەگیان ئەگەر بتوانین سێرێکی بکەین با بزانین چۆنە شوێنی تەقەڵەکانیشی دیارە ئەمەشیشۆ ئەمە کراوە بەڵێ بەڵێ ئەوەیە فەوتی دەری مەکە پلاتینەکان چونکە ئێسکی تۆ نەماوە وەکی جاران مرغیان گریەسی خۆیان تاوێتەوە بدە ئێسک ناتوێتەوە بە شەوان کەمێ ژانەکە ڕێکردن زۆر ژانەکە چۆن زۆر لێ بکەم ژانی هەیە لە سەرماش ژانی زۆرترە ئازاری زۆرە لە کاتی سەرما ساڵی چەند بۆت کراوە ئەمە تەقریبا 5 ساڵە بێ کاتە دکتۆر لەم حاڵەتی ئەمە چۆنە بۆچی ئازاری هەیە ئەوەی کە باسیەکە بە زستان زیاتر ئازاری هەیە بە شەوان ئازاری هەیە هیچ کێشەیەکی بۆ دروستەکە لە داهاتووە یان نەخێر هەر ئاوامێنێتەوە بە سەلامەتی ئەم نازام چۆن بۆ شکاویەکەی ئەزام کاوە شکاوە چەند دوورە لە جوگەکەیەوە مەگەر ئەمان پێ نیە 5 سانتیمەتر بەرەو ژووریش بێت شیشی بۆ دانین کە تازەترە و بەقوەترە ئەم پلێتی بۆ دانراوە بە برغۆوە لە هەردوو لایە دیارە جوگەکەی خوارەوەی کراوەتەوە ئەو دکتۆرە خۆی زان لە وەختەیە بۆیە پلاتینی دۆمیشی بۆ داناوەی ئەولە هەنێک کەس هەیە حساسەتی هەیە بە پلاتین هەنێ پلاتینیش هەیە لەوە ئەچێ تۆ نازانی ئەم وڵاتەی تە بازاڕی ئازادوانە هەنێ پلاتین هەیە لەوانێ چکم دروستکردنی هەروە گاڵتە نییە تۆ کە تام پلاتین عادەن لە پۆڵا دروست دەکرێ لە بەروی ژەنگ ناکات خۆی خەڵک وازانێ پلاتینیەمە پلاتینیم نیە پلاتینیم بێ زۆر گرانە بە پلاتینیم دروست ناکرێ ئێمە پێڵێن پلاتین ئاسلەکەن ئەوە پۆڵایە ئەمە زمانە گشتێکی ناو خەڵکە با بڵێ پلاتینە خۆی خەڵک پێڵە پلاتین خۆی بەس لە پۆڵا دروستکراوە پۆڵاش ستێنلس ستیڵە ئەو منجەڵانەی جەنابیشتان بەکارێن بۆی ژەنگ نەکات
هەموو سێن لێ ستیل بێ ئێستا ڕووکەشێ کرێت بە تیتانیم زیاتری سفادی لەوەیە کە نایەڵێت ژەنگ بکات دوایی بۆ ئەشعەی ئێمارای مۆغناتیسیەکە هیچ مشکلەیەکی نییە دۆم و شەریکەی دروستیەکە زۆر مهمە بزانین چۆنە چکم هەنێ خۆ دەزانی ئاسن سار دەبێت لە زستانە لە هاوینشا گەرمە بێت ئەگەر زۆر شەریکەکە ئەسڵ نەبێت ئەو مشکلەیە بۆ نەخۆش زۆر مهمە جارەیەکێک لەو کە پێڵێ ئەمە براندە بۆگاڵتە نییە یعنی تۆ پێڵی براندە و شەریکەیەکی ئەسڵیە ئێمە کێتە بەردەست و ئەوە هەیە بەکارین بەست و نازانی کوالێتیەکە چ شتێکە بەرزە نزمە ئەوانش دەورە بینە گرانیشن مەسەن شیشێکی لەوانە شەریکەیەکی ئەسڵی بە $1000 ئەی چۆن کا ئێمە دکتۆر لە دەرەوەیەت یان لەناو هەمانە و هەر گرانە یان لە دەرەوەکەیەت هەر بەو شێوازە گرانیەیەت یان چۆنە خۆی گران نییە بۆ گرانیە زۆر گران نییە خەسانوانە بە جوملە گەڕێ و شتەکان وانی ینی گرانیش من تێ ناگەم لە کۆمەڵە یعنی چی لەوانەیە بە من جارێک شۆ بازاڕی دۆلارەکە وتیان وتمەوە $1 بە چەنەوە ئەوانە وتی زۆرت هەیە تم زۆریانی چی لەوانەیە خەڵکێک هەبێ $100 لای زۆر بێ لەوانەیە $1,000,000 لای زەلامیش زۆر تەبیعی بێ دەگەیشتی لەبەرەوە زۆر نازانم چۆنە بەس سعری خۆی هەیە بۆ خەڵکی فەقیر گرانە بۆ خەڵکی احتیاجیش گران نییە ئەو نوع شەریکە براندانە زۆر مهم من زۆر گرانەکەون شەریکاتی تر هەیە مەسەلەن یەت لە سینەوەیە لاوانەوەیە ئەوانش زۆربیان باشن ناڵم خراپن بەسەنە جاری خراپی شتیەکە جاران هەمان بوو پاکستانی بوو لە بازار بە $10 بوو یا $10,000 شتێکی وا بوو ئەوە مانزانی هەر ئاسنێکی احتیادی بوو بەس ناچار بووی بەکاری بینە وەختەشکم حەسار هەبوو کێشە بۆ ئێسقانەکەیان بۆ ئەو بەشە دروست ناکات دکتۆر دەرمان کردووە ژێرەکەی وەکو ژەنگی تیاو بێ وایە ژەنگی تیاو بێ وایە ینی ئەی خۆچیەکە هێرەوە هەبووە یان ئەوە ئەبێت لە هەنێکاتە بە ئێستا باشتر بووە ینی بەعام لەبەرەوە ئەم هەستی سەرما و گەرماکە ئەوەیە دەرهێنانەکە کەوتوتە سەر نەخۆشەکە حالی تاریئە نییە نەخۆشەکە خۆی مشکلەی هەیە یا مشکلەی نییە پێی ئەگە مشکلەی زۆر بوو بۆی دەرەکەی دکتۆر زانی چۆنە من دووسێ دکتۆر چووم وتی نابی دەری بکەی لەبوون ئەوە بەس بکەوێشکە ناواش نییە گاوشکە بێ مانگێک تۆ کە دەریێ تا مانگێک ئەزانم لێ تامانێکە بێ گۆچانە پێ بێت لەبەر شوێنی برغۆکان کوونەکان چاک بێت سێ-4 بورغەیە تا بۆ ئێسک نابێتە ئێسکە وەڵە وای بوت ئەزانم ئێمە مشکلەیەکمان هەیە وەکو دکتۆرەکان عادەتەن زمانە کوردیەکە چۆنی باسەکەی جاری وا هەیە نایزانی چۆن بڵیت دەگەیشتی مەزان نەخۆشیە بۆلایان وڵا وتێتی پشتکلسی هەیە ئەویان وڵە وتێتی فەقەرە و خوراوە یعنی مەزموعێش دکتۆرەکە تعبیرەکەی لەوانەیە بە کوردی بەو شێوەیە نەگات ئەمی جوایە دەرهێنانەکەی تامانیەک کوونەکان پڕەبێتەوە بەڵام ئەگەر مشکلە بۆ دروست ناکە من قەناعەتی شخصی خۆم وایە کە پلاتینێ لە شوێنێکا بێ بە تایبەتی شیشەکان کە داێنین وەکو وایە ئایا چیمەنتۆیەک بێ ئاسن باشترە بە ئاسنەوە یعنی هەم قووەتێکگەیاتە و ئێسقانە ئەگەر مشکلی بۆ دروستە هیچ پێویست ناکات دەرکرێت بە تایبەتی لەم منتەقەیە و بە تایبەتی لە دەسیشە زۆر زەڕوو نییە دایگیری چونکی وتی ئێسکە تۆ هەش نازان بێ وەزانم بەڵێ بووکانەوە وتی ئەگە دەری بکەین زەحمەت ئەنی کێشەی ئەم کالیسۆمیشی هەیە کەوابێت یان چۆن وەڵا هەستەکەی کێشەی پیاو لە دوای 70 ساڵیەوە کەمێک توژە قوربان جانازا بۆ باسەکە لە دوای سنە لیاسەوە کە ئۆسترۆجین نامێنێ لە جسمیایی تر دەری ناکە ڕۆژانە ئێسقانەکەی زۆر کەمەکات ئێسقانەکەی زۆر کەمەکات لە پیاوە بۆ بێ ڕێژەیەکی زۆر تا 70 ساڵی اینجا تقریبا وەکو پیاوی پیاو لە 70 ساڵیەوە تقریبا تووشی هەشاشا بێ زیاتریەتە خوارەوە خاستن جەنابیشی ئەگەر ڕێیەتە دەرەوە جوڵەی هەیە جوڵە زۆر مهمە بۆ ئێسقان
ئێسقان دروستکردن لە شکانە بەڕاستی بە جوڵە دروست دەبێتەوە. قەت کابراایەک شەلەلی هەبێ ئێسقانەکەشی پلاتینی بۆ دانەی زۆر زەحمەتە چاک بێت چون ناتوانێت بچووێت لەبەرەوە جوڵە ئەم ئەلحەمدوللا وەڵا پێوی دیار نییە هەشاشەی هەبێت تۆزێ ئەوەشی هەشاشەنی و شکان نەهاتن بە زەختێکی زۆرەشێت سارە لەم دادا بەڵێ بەڵێ زەختی زۆرەوە بە زەختی زۆر خۆ منەڵم کە ئازارە نایە مشکل دەریەکەی ئەم ئەمەلیاتە بۆکەیت و قاچەڵدنەوە بەنجوەرگیت دەی تەقەڵ دەربێنەوەوانە هیچ پێ ناکات هیچ پێ ناکە خۆی شەشمەک لە ماڵ کەوت زۆر وا خەشمەی نەبوو بەس هیچ فەرخم نییە بۆ درێژی و کورتی هیچ ئەوە لە تاسی نەبوو وەڵاوە ناڵم دکتۆری زۆر باشمان هەیە لە کوردستان بەت بۆ بە تایبەتیش لە سلێمانی دکتۆری زۆر زۆر باشمان هەیە و زۆر بە ئیشەکانیان بەڕاستی ئەزانم و ئەگەر لەگەڵ پزیشەکانی ناوەڕاست و خواری و عێراقا فەرقیان بکەیت بەڕاستی پزیشەکانی ئێمە زۆر بەتوانان ئیمکانێتەکەش چەند بێ لەگەڵ یا هاتوون و هەمووشی حەزەکە ئیشەکەی جوان بێت. تۆ خۆش بی. سپاس دەکەم سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بووی ئینشەڵڵا تەندروستیت زۆر خی گەورە ئاگای لە تۆ و لە تەواوی هەموو ئەو کەسانش بێ کە لەم کۆمەڵگەیە ئەژین بەڕاستی سپاس با بەردەوام بین دکتۆرگیان و بچینە لای خەڵکی تر زۆر سپاس. دکتۆرگیان لە ناو گەنجان و لە ناو خەڵک و فەرمو با بڕێت حەزەکەی لە ناو گەنجان و لە ناو خەڵک و بڵێن بەگشتی لە ناو کۆمەڵگە ئەم قسەیە زۆر باوە ئەژنە سوڕانمان هەیە جا بە تایبەتی ئەوانەی کاچن بۆ دووگۆڵی دوایە هەڵاڵێ ئەژنم سوڕاوە ناتوانم یاریکەم ئەمە هۆکارەکەی چییە بۆچی ئەم بابەتە زۆر زۆر لە ناو گەنجانە باوە ئەژنۆ سوڕان ئەژنۆ بە تایبەتی خۆی دەرەجەی خۆی هەیە بۆ جوڵە بەڵێ نسبەتی نوشتانەوەی فەرقەکە بەڵێ بە 120 بۆ 160 دقیقەی قەڵەو بێ چەنە نوشتێتەوە ڕێکیشە بێتەوە لە 90 دەرەجە بەڵێ جا وە بۆ سوڕانێکی کەمی تایە 5 دەرەجەیەک هەر ئەوە نەیانی ئەتوانێت بسوڕێ یا بەملاو بۆ لایە ئەویش چەند دەرەجەیەکی کەمی هەیە ئەسا ئەژنۆ دیقەت بە زۆر بەملاو بۆ لایە بۆ دەرەوە بۆ ناوە حرەکەی زۆر کەمە ئەی بۆ چۆ حرەکەی هەیە دکتۆر یعنی بەس زیاتر ئەژنۆ بۆ نوشتانەوە و درێژکردن بۆ بەم شێوازە بەزەم حرەکەی سوڕان و شتەی زۆر کەمە ئەگەر ساوی سوڕێنە سەر بۆ لای چەپ و ڕاستمە بەستە یا بۆ ناو بۆ دەرەوەکەی یەنی ئەگەر لەمە زیاتر بێ لەبەرەوەی ئەو شتانێ و بەستەرانی کە گرتوێتی ئەتەقن لەو سوڕانە زۆرەیە کە لە حەدی خۆی زیاتر بێ وامە پێڵەن سوڕان و ئەنواعی شتێکە لە ئەوەی کە پێڵەن سەلیبەکە یان کارتیلەیجەکە یان ئەو ڕەبتانەی کە کردوێتی ئەژنۆکە ئەژنۆ شتێکی زۆر معقەدە دوای بە وردی باسێکەکەی مامەگیان سڵاوە لێوێ دانیشە بەخوا دانیش چۆنی سەلام عەلیکم تەندروستی چۆنە خۆش بیاخۆ دکتۆر ئیسماعیلم لەگەڵایە سپۆرە لە بواری نەشتەرگەری ئێسک و شکاوی حەزەکەم خۆ دەگە هەر پرسیارەکە هەیە لەسەر بابەتەکە کاکتۆر ئەمە دوو مانگ من هەر ساوفانم هەیە بەس ئەم لای زۆر ئازارم هەیە بە تایبەت بە شەو کاتی خەوتن بە کاتی زۆر دانیشم کاڵەسم ناتوانم هەڵەسم چەند ساڵە وەڵی ئەم 6 مانگ لەوەم پێشەوە 6 مانگ والیاتوە دو ساعت دانیشم ناتوانم هەڵەسم بەڕێگە هەر ئازار دکتۆر دەتوانین سێری قاشعینەوە لە دەرمان نەشایشم نەکرد لە دەرمانیە خوا هەڵی کە عەزیز نەبێ بە تایبەت ئێرە یەشێ بە شەو تایبەت شەو ئێرە یەشێ زیاتر یعنی لە خۆتەوەڵی سەوفانە وەڵا خۆی خەڵک توزان یعنی من ئێستا شعش بۆ نەگرم بەبێ شعش پێت ناڵم سەوفانە ڕاستە علاماتی سەوفان
بس أو أم الجنات. لا أعذارني أم لا أعذار باش تابع شوكاتي خوتي لەبەرەوەی شەشمانگە ئەشعی بۆ گرین طبعا ئەشعەکە بۆ چییە؟ بۆی بزانین هەتا یان نیتە دووەم دەرەجەکەی چەنە دەرەجەکەی دەرەجەیەک هەیە بە حاڵ خوراوە طبعا خۆ دەزانی عین داخوران سەوەفان داخورانی کڕکڕاکەی ناوەوە ئەو کڕکڕا سافەی کە لە ناو جوگەکانایە تەشبیانە بێت لە حیوانایی بینی کاوە پاچەکەی شتێک وەکو شوشێ ناو جوگەکە ئەوە ئەخورێ دەرەجەی دوو ئەچێتە سەر کڕکراکە بە تاویە خوا بیدایەت بریناریەکە دوای ئەی خوات دەرەجەی سێ ئەچێتە سەر ئێسقان دەرەجە من بڕۆیشن عیب نییە بەس کە دانشم هەڵەسم لەسەر قادر ما ڕۆم هەر ناتوانم یعنی خاشمە قادر هەر ناتوانم چشکان و چوار مشقیش ناتوانانی عیب نەبێ چمە ئەو دەست بەس لەسەر غەربی لەسەر شەقی ناتوان بەڵێ زانم کاتە حاڵەتی ئەم چیە دکتۆر چی بەبێ ئەشیعە بە جارێ قسە بکەین ئەگەر لە دوای ئەشیعە سەوەفانێکی خەفیف باسەکات عیلاجەکەی ئەوەیە بە ئیسراحات بە دەرمان بە مەڵحەم ئەوانە تەمارینی ئەم ماسوولکانی پێشەوەی قاچ و دواوەی قاچ و ناو دەرەوە تەمارینی پێ بکرێ چیشکان و چوار مشقی نابێت دانیشی بەرز و نزمی کەم کەیتەوە بە زۆری کەم کەیتەوە ڕاستە خانووی ئێستا هەمووی 150 مەتر و ئەوانی و قادرمەی زۆر ئەوایشەکە لە مشیرەکان کە نەبێت اینجا ئەوە بۆ شێوەیە عیلاجەکەی ئەگەر هات مشقی هەر ناتوانم دانش ناژێ دانیش دوایی ئەچیتە سەر ئەوەی کە دەرزی بۆەکەی بۆ ناو ئەژنۆکە پلازمایە پلازماکەی یان دەرزیشترێ پێڵەن کۆرتیزۆن باش نییە زانی خۆی هیچ دەرمانێک باش نییە بەس کە ناچار دەرمان ناخۆم حەزەکەم بزانی دەرزی بۆکەین دوایەوە ئەبێت متابعەیەکەین جاری وایە نەخۆشەکە دەرەجەکەی کەمە بەڵام شەو ڕۆژ ناتوانێت بخەوێ ئازاری بەس شەو بەڵێ ئەوەی چێ ئەگە هەر چاک نەبوو ناچاری تر بۆی بگۆڕیت ئەژنۆکە ئەژنۆ گۆڕینێتە پێشەوە دکتۆر ئەژنۆ گۆڕیمان هەیە بۆ هەموو تەمەنێکە بەیان بۆ تەمەنێکی دیاری کراوە بەیان نەخێر پشتیوانیەوە بۆ هەموو کەسێکە بێت عادەتەن بۆ تەمەنی زۆرشکم مەسەلەی سەوەفان مەسەلەی عمرە بەڵێ گعی نەخۆشی تەمەنە نەخۆشی تەمەنە زیاتر عەدا ئەوانە نەبێت کە ناو ئەژنۆیان بە مناڵی تیهابی کردووە یا شکاوە لە گەنجێتیا کە ئاشکێ ئیتر خۆی زبرە بێ ناوەکەی سەوەفانی توژە بێ جارو ناچاری بۆی بگۆڕ ئەوها ناکەی احتیادیە بەس ئەوە ئێستا تاخیرە بێ بەڵێ مەجیرە بێ تەقەیە کات وەکرێتەوە بەڵێ بەس ئەمە ئازارەکە ئەلێرایە ئەلێرە لێران نیە سەرکە ئێستا ئازار لێران نیە ئازار لێران نیە ئازار لێرایە بەڵێ ئەمە ئەو دەمارە ئەو وەتەرەیە بۆ دەسێ ئەو وەتەر ئەمانەیە کە لە پشتی دەسان ئەوەی پەنجەکانە جوڵێنن لە پێشی دەست شاهەیە بەس دیار نییە لە بەرەی پێستەکە ئەستورە ئەمانە دێن بۆ ئەم پەنجانەمان بۆ جوڵێن بەم شێوەیە ئەلێرە بە شوێنێکە ڕۆک و تونێلێک ئەڕاتە ناوەوە تەمان بە قوڵفە گیراوە بۆی بەرز نەبێتەوە لەم قوڵفەیانە ئیلتیها بکات ئیلتیها بە مانای بەکتریانە ئاوسێت یا ئەو قوڵفەیە ئاوسێ وەتەرەکە ئاوسێت لەبەرەوە ئەیگرێ نایڵێ ئەها بکرێتەوە باشترین حەل بۆ ئەویش بەنسبە منەوە دەرزیە بۆ ئێرە بکرێ چاکە بێت لەو پەنجیانە ئیسفادەی زۆر لەیەکەیت و ئەوانە باسی دەرزیمان کرد دکتۆر ئەم جۆرە دەرزیانە حەزەکەم هەڕون بێ بۆ ئێمەش بۆ بینەرانیش ئەم جۆرە دەرزیانە چۆنن ئایا بۆ هەموو کەسێکە بێ ئەوانەی کە نەخۆشی شەکریان ئەگەر هەبێ ئەگونجێت یان ناگونجێ ئەوانەی کە بۆ نمونە قەستەرە و باڵۆنیان بۆ کرابێ ئەگونجێ یان ناگونجێ ئەگەر ڕەبتیان هەبێت فەرموو ئەگونجێ بەوانەی قەستەرە و باڵۆن و ئەمانە بەنسبە شەکرەوە عادەتەن ئەو کەسانی شەکریان هەیە بۆ درێژخایەن مەناعیان کەمە لەبەرەوە بێ بزانی کە شەکرەکەی چەنە و ئەو فەحسەش کە پێڵێن فەحسی سێمانی بەعرەی پێڵێن تەراکمی بزانی چەنە عادەتەن
لە حوتونی و بەرە و ژوور تۆزێ مشکلەیە یعنی ئەبێ ئاگاد لێ بێ لەبەر ئیلتیهاب نەکات دەرزیەکە زۆر مشکلی ئیلتیهاب بکات ناو ئەژنە ئیلتیهابکاری تر عیلاجیش تۆز زەحمەتە دەرزەکان دێتە سەر ئەوەی بەپی دکتۆرەکەیە مەسا من لەوانەیە دیپۆمیدرۆڵ ئەوەی کە کۆرتیزۆنە بۆ ئازارەکەیە بۆ ئازار زۆر باشە بەس عیلاجی ئەڵێ خراپە کۆرتیزۆن ئەم ناوە هاتووتە ناو کۆمەڵگەوەڵە خراپە هۆ کار چیە دکتۆر؟ وەڵا بە مۆزوعی هینەکەت بۆ باسکەمەژنەوە PRP کە پێڵم پلازما پلازماش شێوەی خۆی هەیە کە لێدی مەسەن ئایا خڕۆکەی سپی زۆر بێ یا کەم بێ تێگەشتم کە سنتەرفیژەی سوڕێنەوە لە مختبەر ئایا نیوترۆفیلەکەی زیا کەمە یعنی ئەبێ بزانانی خڕۆکە سپیەکان عەفو کەمە یان زۆرە هی کەم بێ باشترە بۆ ناو ئەژنەوە مەسەن بۆ هەنێشوی تر نا زیاد بێت تێگەی ئەوی شێوەی خۆی هەیە یعنی شەرت نییە هەموو مختبەرێک یان بزانانی یان بیکات یان ئەو فاسیلتەیە بێت چون پلازمایە گرانەکەوێت دەرزی شترمان هەیە پێڵن هایرۆنی گەسیت هایرۆنی گەسیت خواردنە ئەیکەیتە ناو ئەژنۆکەوە بۆ چاکبوونەوەی کڕکڕاگەیەوە لەو کڕاگەی زۆر زەحمەت چاکە بێتەوە لە سەوەفانە یعنی چون خوێنی بۆ ناچێ لەو لنجەی ناو ئەژنەوە خواردن وەرەگرێ ئەو لنجە چکم خوێن نییە قووەتی ئەوەی کەمە کە خواردنی باتێ وەکو ئێسقان نیە ئێسقان خوێنی بۆچێت دەم و چاو کەی بڕی ئێوارە چاک بۆتەوە خوێنی زۆر بۆچێت بەس ناو ئەژنۆ بۆی ناچێت لەبەر و سەوەفان تۆزێ ئەبێت نەخۆشەکەی کە لە ساسە چاک نابێتەوە هایر دیگەسیدەکە و PRPەکە ئەڵێن باشە ئەڵێن باشە بەس تۆ مویمە ئازارەکەی نەهێڵی ڕایگیری ئەها ڕائگیرێ ئەم ئازارەیان ئەبێت چەند مانگێک جارێک ئەم دەرزێ دووبارە لێباتۆیان ئیتر نا دەرزیەکە جاریوە ئعاداتێتەوە هەیە بۆ ساڵە هەیە بۆ 6 مانگ هەیە بۆ 3 مانگ هەیە بەربەی دەرزیەکان بۆ پێی ئازاری نەخۆشە کە نەمابێت نەخۆش ئازاری نەبێ بۆیە دەرزی بکات دەگەی چۆنە بەس پلازما و PRP و هایرۆنی گەسیت هیچ زەرێکی بۆ ئەژنۆ نییە کۆرتیزۆنەکە گوایە زیاترەی خوات لە هەنێکە سەر تەمان نسبەتەکە دیار نییە بەس تقریبا لە 5 زیاترەی خوا لە بەروانێک گەزێک کە دەرزی بۆ کراوە بۆ ئەم لێتە ساڵێک کە چوون بۆ لای دکتۆر دەرزی بۆ کردم خراپتر بوون دوای مدەیە خۆی دووشت هەیە ئایا دەرزێکە زەری لێیاوە زیاتر خواردوێتی کەەوە حاڵی کەمترە حاڵەتەکەی تر ئەوەیە پێموتی سەوەفان وەستانی نییە لەبەرەوە خراپترە بێ خۆی زیاترە خوریتر ڕۆژ بە ڕۆژ ئەوە ئەزانێ هینی دەرزیەکەی بەڵێ دکتۆر لەسەر ئەمە علاج طبیعیمان هەیە مە زمانە ئامەکەیەتی کە خەڵکەچێت بە شێوازی سروشتی ئەڵێن ئێمە علاج طبیعیەکەین یان ئەچنە لای جەڕاح ئەمانە تا چەند گرنگە کۆمەلگە هۆشیاری هەبێ ئایا ئەو جەڕاحی کە من و یەکێکیکە و خەڵکی ئەچێ بۆ لای بەم شێوازەی کە بەڕێزیشتان لە ڕوە زانستێکەوە باسی ئەەکەن گونجاوە من بۆ نمونە دەستم شکا بە مناڵی ئێستاژەگەر سێریکەی خوارە باشە پلاتینیشان بۆ تێنەکردم هەر ئاوا هێشتیانەوە بێگومان ئەمە کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانم هۆ حەزیشەکەم هەر لە بەرنامەکە دەرکەوێ هێزی ئەم دەستم وەکو ئەم دەستەشیانم نییە بێگومان بردیانم بۆ لای جەڕاح بەڵام من هەستەکەم خوارە هێشتا گرسێریکەی بەم شێوازە ئاراستەکەی خوارە تا ئێستاش نەچووم چاکیکەم ئایا ئەتوانین هەمومان هەر ئاوا لە خۆمانەوە بڕۆین بۆ لای جەڕاح وەمە چیە چاکەکەینەوە پرسیارێکی باسی عیلاج طبیعی عیلاج طبیعی علمە علمە دکتۆرەکە لەگەڵ معالج طبیعیەکە ئەبێ قسە بکەن یان نامەی بۆ نێرەڵێ بەم شێوەیەم بۆ بکە ئەویش خۆشی مەزموعەیەش دەزانێت زیاتر و ئیسفادەشی یەکەن عیلاج طبیعی علمیەکە تەواو بەنسبەت جەڕاحی دەرەوە ئەمانە شتێکی کۆمەڵایەتی خۆمانە ماوەتەوە بۆ جاران لەوانەیە باش بوو بێت کە دکتۆر نەبووە علمەوەنە پێش نەکەوت و قەیچەگاحیاتێ بەس ئێستا خەڵک حەزەکا بچێت و باسی دەرچوون و باسی مەزموعەیەش دەکەن ئێمە خۆمان ناگەینەوە مۆزوعەکە چکن تۆ بە عیلم قساکەی ئەو بە نوعیشتر قسە لەگەڵاکە ئەگەر دیپێتێکی لەگەڵا بکەی مەسام نە من دائنیشم لەگەڵاوە نە ئەو دانیشێ
پێی بڵم تۆ ئەمە نازانی آخر ئەمەیان وایە ئەمە تەشریحی ئەمە ژنوێ وایە تۆ تەشریحەکەی نازانیم کە دڵم تۆپەی سمتە ئەمەنی شتیایە ئەم شانە ئەمەنی شتیا ئەو ناشی زانێ احتیمال ئەو شتێکی ترە هاتووە بە تەجروبەیەک نازانم شتێکی ڕۆحیە خەڵک چاکە بێتەوە تەنها ڕۆحیە من ئەویان تێناکەم و ئەو مشکلەی جەنابەکە ڕوویاوە ئەگەر لای دکتۆرێک ڕووبە لەوانەیە نەخۆشەکە شکاتکە بەڵام لە جەڕاحێک شکات ناکرێت شتێکە ماوەتەوە وەڵام قسەی لەسەر ئەوە ناکەم چکمەوە شتی زۆرەوێت وشارێکی زۆری شتی زۆرەوێت ئەو زۆر گرنگە ئێمە ئەم بەڕاستی ئێمە وەکو کەناڵی زوم ئەم بەرنمەیەمان داناوە بەرنمەیەکە کە باس لە نەخۆشیەکانەکات بەگشتی ئەمانەوێت هۆشیاری بینەوە بە کۆمەلگا ئەمانەوێت خەڵک بەشی ئەوە هۆشیار بێت کە بزانێت بەرامبەر بە خودی خۆی و بەرامبەر بە جەستەی خۆی و بەرامبەر بە تەندروستی خۆی چۆن مامەڵاکات ئەدای چۆنە مشکلەکەیمە شتێک هەیە پۆلێن نەکراوە ئەو نەخۆشی کە نەخۆشی جوولۆ یان شتێکی هەیە مەسەڵەن چێتە لای دکتۆرێکی کە بیدایەتی ژیانێتی کە شتەکان بە عام خوێندوێتی فکرێکی کەمی هەیە لەوانەیە لەو شتە نەزانێت دەگەی چۆنە لەوانەیە لەو شتە نەزانێت کەمتر شارەزا بێت تازە تەخەڕوجی کردووی یان لە فەرعێکی ترە ئەوەی من نازانێ وەکو من ێستا لە شەکرە و دڵهات نازانم هەرچی لێ نازانم کە شتێکی وان بێ نەخۆشەکەی نێرمە لای دکتۆریش ئەم لەوانەیە لای دکتۆرانە عیلاجکە پێی نەڵێ ڕێەکەی پیشان نایەوە جارێکی کە لە مشکلەکان جاری وایە ڕۆیە لەبەرەوە بن ناچات کابراڵە چاک نەم خۆ دکتۆرە ئێترە نازانێت دکتۆری ئێسقان و شکاوی یا دکتۆری باڵنیان ئەو بوون و ئاچێت لای دکتۆرە لەبەرەوە چاک نابێ خراپە بێ ئەسڵ لەو کاتەیە بڵم جەڕاحەکە زۆر باشتر لەو دکتۆرە بۆ هیچی لێ نازانێت دکتۆرش ئەبێت تەحویلی کا بینێرێ بۆ ئەم هەموو ئینە کراوەتەوە وەکو من چۆن ئەڵێم لە دڵ و شەکرە و گۆری خوێن و غوددە و ناوسک نازانم ئەبێ ئەویژ احترافکە نەک بڵێ هەموو شتێکە بینم هەموو شتێکە بینێ لەبەرەوە نەخۆشەکە ڕاستەکە چوو بۆ لای دکتۆر سەقەت بوو ئەڵێ کە پێڵێکی دکتۆری وات بۆ ناویێنێ ئەسڵ تۆ نەو بیستە لەو فەرعی تۆیان نیە ڕاستە لەو فەرعی تۆیانە عیلاجی کردووە چی لێکە یعنی ئەمە شتێکە لە مشکلەکان کە ڕۆیە جارێ مامەگیان هەشتێکی ترە هەیە ممنون زۆر سپاس وەڵامەکەت وەرگرت زۆر سپاس دەکەم بینیت کۆمەڵە خەڵکمان بینی هەریەک و پرسیاری جیاوازی کرد بێگومان ئەمە قسەی خەڵکن ئەوەی زۆر زۆریش گرنگەکە خەڵک بەشی ئەوە هۆشیاری هەبێت کە چۆن مامەڵە لەگەڵ ژیانی خۆیاکات بە تەندروستی پرسیارێکی منەوەیە پێشووی کۆتایی بە بەرنامە بێنم شکاوی جۆرا و جۆرمان هەیە زۆر ئەمە تیشک بخەمە سەر ئەم شکاوی جۆرا و جۆرە لە ناو کۆمەڵگە هەر یەکەمان بە هەوەسی خۆمان مامەڵەی لەگەڵەکەین تر بۆ نمونە من مناڵەکەم لە ماڵەکەی خۆیان قاچی ئەشکێت و یەکسەر هەڵێگرمەی خەمە ناو ئۆتۆمۆبیلەکەەوە یان دراوسەکەم ئۆتۆمۆبیلێک لێ ئێیا و کەس نازانێت قاچی شکاوە ملی وەرگەڕاوە دەستی شکاوە کەس نازانێت یەکسەر هەڵی ئەگرن بەڕێزت مادەم پسپۆڕەکەتەمەیە پێم خۆش بوو وردەکاریەک بیتەوە بە ئێمە و بە بینەرانیش بەڕاستی بەڵێ ئەو ئێسقانانەی لە لەشا هەیە هەر هەمووی قابلی شکانە شکان یعنی نەمانی بەردەوامبوونی درێژ ئێسقانەکە کۆنتینوتی یعنی ئەگەر ئێسقانەکەت ئاوا ڕێک لە شوێنێکە درزێکی تێبوو یان لە شوێنی خۆی لاچوو ئەو شێوەی خۆی نەمێنێ مەسافەیەکی تێبکەوێت شێوەی زۆرە لە درزەوە کە لە شوێنی خۆی لای نایاوە تا بە تەواوی لا ئەچێت بە تەواوی ئەوی شێوەی تری هەیە ئایا کراوەتەوە یا داخراوە پێستەکەت کراوەتەوە یا داخراوە ئەویش دەرەجاتی خۆی هەیە تا چەند ئایا پێستێکی احتیاطی کراوەتەوە سانتیمەترێکە یا خودت دەماری خوێن و عەسەب و هەموو شتێکی لەگە خۆیان بردووە ئەمانە هەر یەکیان عیلاجی بە شێوەی خۆیەکرێن
ڕێنمایی بەڕێزت چییە بۆ هاوڵاتی کە حاڵەتێکی ئاوای تووشە بێت لە درزێکی بەسیتەوە هەتا شکانێکی گەورە. مهمترینشت لە شکاویە یا لە دەرچوونە تۆ تایگەیتە خەستخانە بتانی ئەو نەخۆشە ئازاری نەبێت لەبەرەوە بێ شتێکی بۆ دانی ئەو شتە شتێدایەنێ ئەو تیمەی کێن تیمی پسپۆر ئێستا هەمانە ئەبێت تەلەفۆن بکرێ لە وەختی حەوادیسە بە تایبەتی گەورەکان کە تیمی پسپۆر بێن هەڵیگرن بیبەن هەر مەمنوعە لە گوێزانەوە زۆر مهمە وەکو ئاماژەم پێکرد ئەوانەی فەقەرەیانشکێ زۆربەیان لە گوێزانەوەیە تووشی لە ١٨ تووشی شەلە لە بن لەو پێشنیانە لەبەرەوەی ترە بێت جوان بیبەستی ڕێک و پێک تا ئەشعەوە هەموو شتێت تەکی دەبی ئەم کابرایە نشکاوە اینجا توانین بکەیت ئەواچ سپاس دەکەم دکتۆر ئەگەر هەر شتێکت ماوە بۆ ئێمە بۆ بەرنامەکەمان چارەناسە هیوادارین توانیش بێتمان کە زانیارێکی ورد و درشت بینەوە بە خەڵک ئەگەر شتێکی ترت ماوە من سپاس دەکەم بڵێیت سپاسیەوە کەم بۆم دەرفەتە حەزەکەم زیاتر بێت و نزیککەوتنەوەی دکتۆرەکان لە خەڵکەوە بەڕاستی ئێستا ماشاڵڵا دکتۆر زۆرە هەموو عایلێت تقریبەن هەیەی وە خەڵکیش بە تەواوی نزیک بێتەوە نەڵێ خەڵکێکن لە ئێمە بەجیای ئێمە دوورین پرسیاری خۆیان بکەن زۆر تەبیعی وە بزانێت لای دکتۆر ئازادە یعنی ئەڵێ عملیاتکەوێن نایکە ئەچێتە لای دکتۆرێکتر عملیات دەکات زۆر ئازادە چکم جسمی خۆیەتی قەناعەتی خۆیەتی نەفسیەتی خۆیەتی بەس مهمەوەیە بە شێوەیەکی علمی بڕوا و ئێمەش بتوانین خزمەتیان بکەین و ئەوەش بڵاو بکەینەوە کە خەڵک بتوانێت بزانێت بۆ هەرچی نەخۆشیە دکتۆرەکەی چێ نەشێتە لای دکتۆرێک وا بزانێت تەرەوەی ئەوەیە و دکتۆرە قەرەباڵغە خۆی پیاکە بۆ هەموو نەخۆشیێک بۆ شوێ دەمێنێ وەعیەکی زۆریەوێت بە تایبەتی بەڕێوەبەرایەتی تەندروستی وەزارەت نەقابە ئەمانە هەموو لێیان بەرپرسین لەگەڵ خەڵکیش بە تایبەتی نەگەر قسەمان پێ بڵێن لە سۆشیال میدیایە و حاجێکی گەورە هەبێ و چون ناشکرێ خۆ جواب بیتەوە خۆش نییە زۆر سپاسیەوەش سپاس بۆ تۆ خۆشەویستان و عزیزان پێشەی کۆتایی بە بەرنامەکە بێنم سپاس بۆ دکتۆر ئیسماعیل بابا ڕەسوول کە پسپۆرەکەی لە بواری نەشتەرگەری ئێسکوچونکەکاندا بوو سپاس بۆ هەموو ئەو میوانانش کە لە بەرنامەکەیا بوون هەمیشە تەندروست باش بن تا بەرنامەیەکی تر و ئەڵلقەیەکی تر لەگەڵتانە شادە بمەوە هەمووتان لە ئارامیدا بەجێ دێڵم و خواتان لەگەڵ بێ دکتۆر گیان زۆر سپاس. زۆر سپاس.